لە بەشیام هەفتەی بەڕامەی پلاگدن هاوکاری دەنگی ئەمریکا گرێتە ڤان سۆستێرن سەردانی بازاڕی کاکسی ناوچەی باشووری ڕۆژهەڵاتی بەنگلادێش کرد. تەماشاکە جێسە سوزمانە ئەمەیە کە ئێستا لێرەدا بەم سەرانسەرەدا لێ بخڕن. هەر لە مانگی هێشتی ڕابردوو فەرەتر لە 700,000 لە پەنابەرانی ڕۆهینگا بۆ ئێرە بۆ بەنگلادێش هەڵاتن. لەبەرەوەی هەڵاتن وەکو وڵاتە یەکگرتووەکان و نەتەوە یەکگرتووەکان بە پاکتاوی نەژادی لەلایەن لەشکەری مێنەمارەوە ناوی دەبن. تەنگەشەکە دەگەڕێتەوە بۆ 10 ساڵ بەڵام بەشێکە لە کۆچی گەورەتری جیهانی بە پیارەخراوی نێونەتەوەی بۆ کۆچبەران نزیکەی نیوەی کۆچبەرانی جیهان لە ئاسیا لەدایک بوونە بە شێوەیەکی سەرەکی لە هەندوستان، چین، بەنگلادێش و هەروەها مەکسیک و رووسیا کە هەرە باڵەترین 5 وڵاتن. ڕێکخراوەی نێونەتەوەی بۆ کوشبەران دەڵێت 10 وڵات میوانداری فەرەتر لە نیوەی کوشبەرانی جیهان دەکەن کە وڵاتە یەکگرتووەکان لە هەمووی زۆرترە و هەر لە ساڵی 2017 نزیکەی 5 ملیۆن کۆچبەری وەرگرتووە. مارگرێت بەشیر پەیامنێر دەنگی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان دەڵێ زۆر گرنگە جۆری پەنابەرەکان لە یەک جا بکەینەوە کە وڵاتەکانیان بەجێ دێڵن و لەبەرشی. خەڵکەکە بە زۆرێک بەم شێوەیە بیر دەکەنەوە کە تەواوی کۆچبەران کۆڵەپشتێکیان پێیە و سواری بەلەم دەبنیانیش سنووری باشووری ئەمریکا دەبەزێنن. زۆربیان بە جلوبەرجی پۆشتە و کارداری دێن و دەچنە سیلیکۆن ڤاڵی یانیش دەچنە لەندەن تا لە بانکەکان کار بکەن. لە ڕاستیدا کۆچبەر دەشێت هەر کەسێک بێت سنوور ببەزێنیت و کار بدۆزیتەوە. بە پێی پەیمانی ژنێڤ بۆ پەنابەران و بە تایبەت بۆ ڕۆهینگا داوای پاراستن دەکات لە دەرەنجامی شەڕ، ئەشکەنجە و ئازار و توندوتیژی لە وڵاتانی خۆیان. ڕێگاگرتن لە شەڕ و توندوتیژی بەشێکە لە پلاتفۆرمێکی بەرفراوانتری نەتەوە یەکگرتووەکان بۆ چارەسەرکردنی تەنگەژەی کۆچبەری لە وڵاتانی بەڕێزکاچوودا بە میلیۆنەها دۆلار لە ڕێگای گروپەکانی یارمەتیدان و ڕێکخراوە تایبەتیەکان. هەروەها دروستکردن و دۆزینەوەی کار بۆ گەنجان لە وڵاتانی خۆیاندا لە هەرە کارەکانە. دمێتریۆس پاپادیمێتریۆ هاودەمەزرێنەری ئینستیتوتی ڕێبازی کۆچبەران دەڵێت هەروەها گرنگە کاریگەریەکانی دەرێژخایەنی شێوازی کۆچبەری جیهانی لەبەرچاو بگرین. ئەو کاتەی کە خەڵک زانیاریان دەبێت هەروەها هۆکارێکی شەب تا بگەنە ئەو شوێنەی دەیانەوێت ئەو سادەی کرد چونکە خەڵکی خۆیان هەیە و دەزانێت ئەوانە خێزان و خزم و کەسوکاری یەکترین و خەڵکی هەمان گورد یاخو شارن ینی ئەوانەی پێشتر هەوڵیان داوە سەرکەوتوو بوون جا لەبەر ئەوە ڕێگەیەکیان بۆ خۆیان دیاری کردووە تاوەکو بڕۆن.